الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخوشوستانم ئێمە لە خزمەت کتێبی نایاب و پڕسوودی الداء والدواء زانای پایەبەرز ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەموو ڕۆژانێکی شەممە عەسرەکەی ژیان بەسەر ئەبێن. دیارە لەم کتێبە نایابە ئەم پیاوە گەورە گەیشتینە ئەوەی کە باسی زەرەرەکانی گوناح و ئەضراری مەعاسیمان بۆ بکە. زۆرێک لە زەرەرەکانی بۆ باس کردوین. ئەمڕۆ لە خزمەت هەندێک لەو بابەتانەی تر یا ئەو زەرەرانەی تر کە ئیمان باسییان ئەکا ژیان بەسەر ئەبێن. مرۆڤ بەسەری هەیە و بەسیرەتی هەیە. بەسەر لە مرۆڤە چاوەکانی سەرە، بەسیرەت لە مرۆڤە چاوەکانی دڵیەتی. هەموو ئینسانێک بە پێی خواناسی و دینداری و تاعەتی خۆی چاوی دڵی ئەکرێتەوە. کرانەوەی چاوی دڵ زۆر گەورەیە. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم چونکە بە تەواوی مانەوە بە کەماڵ چاوی دڵی کرابوویەوە، ئەبینرا کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم چەند نەخشە ڕێگای ئەم ئومەتەی هەتا ئەخیر لا دیار بوو لا ڕوون بوو، چونکە بەسیرەتی دڵی کرابوویەوە. لە فەرمایشتێکە ئەفەرمێ طبعا پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم مێزەرەکەی لە لای ڕاستەوە هەندێجا لە لای چەپەوە ئەم کلکەی دائەنا. لە دوای بینینی خەوێکەوە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم مێزەرەکەی خستە پشتی. خەوەکەی بریتی بوو لەوەی کە لە خەوە رب العالمینی بینی، خواجان عەرزی کرد هەندێک پرسیارات لە نێوانیانە گوزەرا، دوایی ئەو دەسەی کە لایقە بەخوا خستە سەر پشتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. ئەفەرمێ فعلمت علم الأول والآخر، علمی ئەوەڵ و ئاخرم هەموو زانی. ئیبن تەیمیە ئەفەرمێ لە دوای ئەم فەرمایشتە کە ئەم خەوە کە بینی ئەدەبەن بەرامبەر بە دەستی خوا جەل جەلالەهو لەسەر پشتی کلکی مێزەرەکەی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لە نێوشانیەوە ئەهێنایە خوارەوە. کردنەوەی چاوی ئینسان و بەسیرەتی ئینسان زۆر گرنگە. ئێمە زۆر کات چاومان کەمێک بڕەکە، چاوی دڵمان زۆر کەمتر. هەنێ چاوی دڵ هەیە هەر کوێر بووە هیچ نابینێ، هەنێ چاویش هەیە نە زیاتر ئەبینێ و گەورەتر ئەبینێ. چاوەکانی دڵ لەگەڵ چاوەکانی سەر زۆر جیاوازی هەیە. بۆ چاوەکانی سەر پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم دەوایەکی زۆر تایبەتی بۆ ئێمە داناوە. طبعا لە طبی نەبەویە دوو دەوا بۆ چاوی سەر هاتووە، دوو دەوا. یەکێکیان بریتێ لە کل، یەکیان بریتێ لە دوعا. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم هەموو شەوێک چاوەکانی کل ئەکرد، چاوی ڕاستی سێ جار، چاوی چەپی دوو جار. ئەفەرموون زانایان لە طبی نەبەویە، ئەفەرموون زانایان لە طبی نەبەویە باشترین دەوا بۆ چاوەکان کلی ئەسڵیە بە مەرجێ بەو شێوازە تێکرێت کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم تێکردووە. بە ڕۆژە قەت بەکاری نێناوە. شەو کاتی خەو چاوی ڕاستی سێ جار، چاوی چەپی دوو جار. و لە دوعاکانە اللهم متعنا بأسماعنا وأبصارنا وقوتنا ما أحييتنا. دعاءك خوای گیان هێزی چاو، بینایی و بیسایی و هێزی خۆمم بدەیتەوە هەتا ئەوەندەی لە ژیانم ئەوانم لێ نەسەنیتەوە، چونکە زۆر گەورەیە ئینسان، ڕووناکی چاو زۆر زۆر گەورەیە لە ئینسانە. دەی بەو خۆیە ئەم چاوە چەند گرنگە بۆ ژیانی تۆ، بەسیرەت بۆ لایەنی دینداری تۆ ئاوا گرنگە. بۆی ئەسحابی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم هەموویان چاوی دڵیان کرابوویەوە. ئەو بوجارێکیان لە خزمەت ئیمامی عوسمان لەگەڵ ئیمامی عەلیە هەردووکیان دانیشتە بوون، سەری کرانەوەی چاوی دڵکە. پیاوێک لێەوە تێپەڕی، ئیمامی عوسمان فەرمووی ئەمە دارتاش، ئیمامی عەلی فەرمووی نە حەداد، ئاسنگەرە. دوای چون پرسیاریان کرد لە پیاوەکە، وتی وەڵی چەند ساڵە دارتاشم، بەس فترەیەکە گۆڕیمە کردووە بە حەدادی، وازم لە دارتاشەکە هێنا. ئەمە کرانەوەی چاوی دڵی ئینسانە.
بچی ئەم چاوی دڵە لە دینە بەچی ئەکرێتەوە ها فەرمایشتەکەی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم فەرمایشتی وەلی چۆن ئینسان ئەبێتە وەلی خوا ئەفەرمێ ئەگەر هاتو سنەتی زۆری کرد كنت بصره التي يبصر به من خواجان أفرم من أما أو تشاويك أو بي أبينك أو تشاوي ضل أكريته بصيرة وإنسان أكريته شون أما دوايك أسمى همان أزانين تشاو لجرماي زورا كيربه للسرماي زوري شاي كيربه هذا جار تشاو سرما أيبا جاري تشاو هيا الرنج أيبا بويا كاتك بفر أباري وقت خوي لكردواري خو من تشايان الرش بوي هيبتي بابلن أو تيجي سبياتي بفركة تشاويان نبات شو تشاوي أبردن دواي حتى أنا أبيني بتأتي كاتك بفريان أماليون سواء كان الرشد شون أما مثلا أبيني تشنشتك هي هو كارك خومن أزانين شاو من برو خراب أبا سحر هو من أزانين الشاشة شاو من برو كزي أبا برو كيري أبا لدلي شاءوا هندشتها سور أزاني كبصيرتي دلي كيركاتو بويا ابن القيم لم باسا أفرمي المعاصي تعمي البصيرة معاصي وقناها كان بصيرته بناي دلي إنسان كيركا ومن عقوباتها أنها تعمي بصيرة القلب يكي لعقوباتي قناها كان أويكا بصيرتي دلكان تواو ناهلة وتطمس نورك أكو جينيته وتسد طرق العلم رقاكان علم هرهم دا أخيرا لم كسا وتحجب مواد الهداية مادة كان هدايته بروخواتون هرهم يحجب أبي لي برديق لبيني أو لمواد هداية دروس أبي إمام مالك كاتك إمام الشافعي بيني زور قنجيكي آزاو نشطو ورياو سيري كرت فرموي إني أرى الله تعالى قد ألقى على قلبك نورا أبينم أي شافعي إخوان نوري خصوة ناو ضل فلا تطفئه بظلمة المعصية بتاريخي قناه ضلكت يا نوركت مكو جنرو ابن القيم لي راشتيكي زور عظيم باسكاكا لهيشو أنا بخزمتي نقيشتون أفرمي هوكاري شيا إنسان لقيامتها دمتاوي ياسبي أبي يا الرشد يوم تبيض وجوه وتسود وجوه وأيان القرآن باسي كبير هندي لدمتاوي كان رشبا هنديك يسبي أبنه سبحان الله اشتكي زور عظيم باسكا أفرمي للدنيا دا ضل أو هاي ضل ياسبي يا الرشد يا برو سبيتي أي بيتو يا برو رشي أي بيتو تولى من الملانية لو بينا أفرمي لقيامته أم تاريكاين أو ضليا أمر راكين أو ضلية النون يوتشواني إنسان أجر ليرة ضل الرجل لو تسود وجوه ليرة ضل السبيب لو تبيض وجوه أم لطيفة ابن القيم لهيش وين يتنم بيني ولا خزمة أم كتابانا بك وخزمتي جيشتوم أفرمي بويا إنسان بيوسي بويا جواري حكاني خوايبك همو لا شيء دستي شابي قاتي زباني جوي أفرمي أجر هاتو جناهت كرد ورد دلك تاريك أكي لرا رشي أكي أي للرجي قيامتها سبحان الله أم رشينا ودلية النوتشواني إنسان أي أجر طاعتي كرد باشت كرد ورد سبي أبيتو دلك ليرا سبي أبي لا يجد متشاو سبي أبيتو يكي كتير له عقوباته كان كعقوبيك زور جورية طبعا همو إنسان خوي بلاوة زور عظيمة سبحان الله نفسي خوي بلاوة زور قوري أجر إنسان خوي بلاوة شكا زور بزحمة دروس أبيته شكا للنفسي خوي لبيرشاوي شكا زور بزحمة أكيوتو سرقاتش كاني خوي أفرمي يكيق له كاركاني شكاني نفسي إنسان لبردم خويا بريتي لقناها كان المعاصي تصغر النفس نفسي إنسان بتشوك أكاتو أفرمي هكي هند العقوبات كان أويا نفس بتشوك أكاتو جاري وهي هالي أكيشي جاري وهي أي شاريتو وتحقيرها ويلي نفسي خوي بحقير أزاني حتى تكون أصغر كل شيء وأحقره تاويلي نفسي خوي بتحقيرين شلالي كما أن الطاعة تنميها وتزكيها وتكبرها هاتشون طاعات ورد باكي أكاتو قشي بي أكا قوري أكا نفسه خواجان فرميتي لقرآن قد أفلح من زكاها وقد خاب من دساها
ئەو کەسەی تەزکیەی نەفسی ئەکا ئەفلەحە جار بەجار نەفسەکە بەرەو جوانتر ئەڕوا ئارامتر ئەبێ ڕزگارتر ئەبێ ئەکرێتەوە زیاتر ئەگەر هات و وازی لێ هێنا طبعا دەستاها ابن القيم زۆر جوان معنای ئەکا دەست لە ئەسڵا بە معنای شاردنەوەیەت ئەها لە خوای گەورە هەر لە قورئانە فەرمێ ئەم یەدسه في التراب کاتێکە مناڵێکی کچیان ئەبوو کافران و مشریکان نێن ئەزانی چی لێ بکەن ئایا بە هەوان و حیا و بێحیایی و مەسەن بێشەرمی و بیهێڵنەوە و حورمەتیان بشکێ ئەم یەدسه في التراب یا بیشارنەوە لەناو گڵا وقد خاب من دساها ئەو کەسە خەسارەتمەندە کە نەفسی خۆی ئەشارێتەوە یعنی کە ئەنەما بچووکی ئەکاتەوە وای لێ ئەکا ونەبێ ئەم بەشە زۆر گرنگە والله ئینسان لە تاعەتە لای خۆش و لای خەڵکیش و لای خۆش بەڕێزە بێ لە عسیانە هەر ئەوە نییە لای خوا و لای خەڵک بشکێ لای خۆشی ئەشکێ خۆی متمانەی بە خۆی کەم ئەبێتەوە سیقە و متمانەی لای خۆی لە دەست ئەدا ئەو هێزە معنەویە بە هێزەی نامێنێ هەز بەوە ناکە کە قوربی لە خوا هەیە هەز بە بوعدی خوا ئەکا هەز بە شەرمەزاری ئەکا ئەفەرمێ فالعاصي يدس نفسه في المعصية أي شارته لنا معصية ويخفي مكانها أفرمي يتوارى من الخلق وإليه خوي لخلق أشارته وقد انقمع عند نفسه جاري وهي خوي لبيش شاي خوي هلا كنري لا إخوة هلا كنري لا خلق هلا كنري نامني بلام طاعته شاككاري بعكسي أموية والله نفسي خود عزيزك لا خود لا إخوة جان لا خلق إنسان بقناها كان جار بجار بشكتر أبيته وحقيرتر أبيت نزمتر أبيته توشي زليلي أبيت لبردم خويا دعائك أهل تصوف مبيرك أبيته وك ليك لدعاء كان كدعاء كردو خويا جان إما جيرودي نفسي خومان زليلي كردين جيرودي شيطان زليلي كردين جيرودي دوروبر زليلي كردين يا إلهي بس تو من هي عزيز أما نويه خومان هلواسين بتو بو عزت بياكين أما استلم شوينان أجر كسي يقول بناوي دولته وبلك كم رخرة وداخنا بداخل باكسك لا وازو ضعيف جبت شو كبناوي دولتك وقسك دي ورا أجر تو بنا خود بيت بناي خواتشن جور أبي جاري وهاي إنسان مناڵێک ئەگەر زلەیەکی لێ ئەدەی ڕائەکە باوەشەکە بە دایکە چونکە مەلاذی ئامین بۆ ئەو بریتێ لە دایکی یەکسەر هەز بە نەرمیەک و هەز بە هێزێکی گەورە ئەکا لەگەڵ دایکە ئەی باشە ئێمە ئەگەر گوناهەکان زۆریان بۆ هێناین ناڕەحەتیان کردین مەلاذی ئامینی ئێمە کوێیە بۆ کوێ بڕۆین ڕوو بکەینە کێ غەیری خوا جەل جەلالوه پەنابەری نەبەر کوێ ئێمە غەیری خوا ناتوانین پەنابەرین بۆ هیچ شوێنێک و هیچ جێگایەک و هیچ شتێکی تر بۆیە ئینسانی موسڵمان لە کاتێکە گوناهەکان ڕووی تێ ئەکەن و دەرەقەتیان نایە چونکە هەر یەکێک لە ئێمە لە ناو گوناهەکانە لە کۆمەڵە گوناهە نەجاحەتمان هێناوە شەیطانمان شکاندووە لە کۆمەڵە گوناهە پشتی نەفسمان شکاندووە لە کۆمەڵە گوناهە نفس زاڵ بووە بەسەرمانە شەیطان زاڵ بووە بەسەرمانە هەر یەکێک لە ئێمە بۆ قوتاربوون لەوەی کە شەیطان یا نەفس زاڵ بووە بەسەرمانە پێویستمان بە پەیوەندیە لەگەڵ خوایە جەل جەلالوه چەندێ پەیوەندێکە پتەوترکەین ئەوەندە دەرگای خەیری زیاترمان لێ ئەکرێتەوە ئەوەندە هێزی زیاتر بە خۆمان ئەدەین کەوابوو ئێمە ئەبێ بزانین کە گوناهەکان چاوی دڵمان کوێرەکەن گوناهەکان نفسی خۆمان زەلیل و حەقیر ئەکەن وامان لێ متمانەمان بە خۆمان نامێنێ هەروەها یەکێکتر لە ئەو خاڵانەی کە ئیبن القەیم باسی ئەکات ئەفەرمێ لە زەرەکانی گوناه ئەوەیە کە گوناه سجنی شەیطانە سجنی شەیطان پیاوچاکێک یەکێک لە تەڵەبەکانی پرسیاری لێ کرد وتی ئەوە بۆ نوێژی بەیانی خەبەرم نابێتەوە چی بکەم فەرمووی قەیەدەتکە ذونوبوکە قەیدیان کردووی دەست و پلیان بەستووی گوناهەکانت واز لە گوناهەکان بنە بۆی خەبەرە بێتەوە بۆیە ئەفەرمێ فەصل المعاصي في سجن الشيطان معاصیەکان لە ناو سجنی شەیطانان کە ئەنەما شەیطان سجنێکی هەیە بەچی دەست و پلیت و ئەبەسیە بە گوناهەکان
أفرمي عاصي دائما أسير الشيطان ناتواني لناو سجن شهواتي خوياتي قيودي هواي دوري أنقرتوا أسيرة مسجونة مقيدة والله هيج أسيرقني لسر زوية بأندازي أو جاقي بزيبه هم حياتي فوتاوة ولا قيد أصعب من قيد الشهوة هيج قيدقني بأندازي قيد الشهوة تند به دستكاني تن أقري قاشي أقري شون أتواني برو لا إخوة بروا برو داري آخرت بروا قلبك كوالا سجنا به كمقيد به كبسرا بيتوا يك هنگايوشي بينان ري أوا بسراوتوا أقر هاتو دلكا ڕێگاکانی هەر هەموو گیران بە ئافاتەکان ئەی لەکوێوە دەرچێ بەرەو لای خوا بزبط ئەفەرمێ وەکو تەیرێک ئاوایە دڵ چەندێک بەرز بێتەوە ئەوەندە دوورەکەوێتەوە لە مەشاکیل چونکە هەر تەیرە بە نزمی ڕۆژ بە ئاسانی ڕاوچەکان ڕاوی ئەکەن بەڵام کە زۆر دوور بوو ڕاوچەکان پێیان ڕاو ناکرێ بزبط ئینسانیش ئاوایە کە نزیک بوو لە گوناهەکانەوە بە ئاسانی ڕاوەکرێ بۆ شەیطان بەڵام کاتێک کە بەرز بوو سهل خوي نادا بدستوا لفرمايشتك هاتوا قرتي ضعفك تي افرمي الشيطان والذئب الانسان شيطان بريتي لغورجي انسان كانما غورجي خوي ملاص دا وبوتو لكوا تو بغري افرمت شلون مرك اگر هیچ کەسێک نەبێ پارێزگاری لێ بکە بە ئاسانی یان بە تاقی تەنها بە ڕێگایەکە بڕوا یان دوور بێ لە گەلەی خۆیەوە دوور بێ لە شوانەکەیەوە بە ئاسانی گورگەکان ئەیخۆن ئەفەرمێ بە هەمان شێواز إنسانش أوها كدور بو للرحمن بأساني اختطاف فكري شيطان أي با قناها كان سري لتيك أدن كافر بيدين أي خلطين چنكيش ضلي بيوزبو بخوا وبالرحمن ودور بو لقناه أو اندزياتر أتواني خوا قربي أتواني برقي أو محنتانا بقري أو نارحتيانا بقري كاتيك واتوشي أبن بائما بين سيري بعد لأخواكين كمالي مرتبيه إنسان همو كاتك إمام عمر رضي الله رحمة الله فرمى إن للقلوب إقبالا وإدبارا دلا كان هيج إنسان قليل لحالتك موحدة بوست همو إنسانك يك ولي لأولياء إخواني كتوشي قناه نبوبي همو توشي قناه بو يسيركي درجات هي بو دوري لأخوا درجاتي هي بو قرب لأخوا إنسان چنه گناه أكاد درجاتي بعدي زيادة كالأخوة دورك يوتو الأخوة جل جلاله چنك هول أدا طاعت أكا أو عند درجاتي قربي لأخوة ونزيك تر أبيتو نزيك أبيتو لرب العالمين بويا زور ضرورة بهوي گناه كان وخو من دور نخين والأخوة جل جلاله بويا ابن القيم أفرمي سبحان الله جاري وهي إنسان بهوي گناه كان توشي غفلته به بهوي غفلته ودورك يوتو الأخوة أفرمي لناو قناها كان زياتر دورك والأخوة لناو أوانشا بدعت زور تدوري أخاتوا شرك وكفر زور تدوري أخاتوا الأخوة جل جلاله أبويك رتبانية بوي إما إيمان دار بيوسمان بوي لم سجني شيطان خو مرزقار كين ابن القيم أفرمي لهر قناها إلا قناها كان وازت هنا بريار الدار إنسان قناهي زورة يعني سبحان الله لفرما اشتكانا في غمريان صلى الله عليه وآله وسلم أفرمي خواه بنا أقرم بتول لقناهانك نايزانم خواه بنا أقرم بتول لقناهانك أيزانم أي كم بنا أقرم بقناهانك داول خوشبون أكم لقناهانك نايزانم يعني حتى قناه كان لو درتشو هندك أزاني هندك هر هزناك كقناه هزناك نخوشيه بوي أفرمي علاجي أمتشيه مثلا إنسان يبابلين ده قناهي هي ده قيدي شيطان بسريويتي لناو ده سجني شيطانا يا شيطان ده بازني لدوري دروس كردوا هر يكيق لو بازناي هر يكيق لو قناهاني واز ليه هنا وتركي كرد يكيق لو بازنكان أشكت لقيد كان الشيطان رزقاري أبي دسي أكريته وزياتر برو خوابوني زورتر أبي إما بيسمان بويك نفسي خومن بارزراوكين لقيد كان الشيطان خوما رزقاركي يكيكت الزر كان كإمام باسي أكا أفرمي بريتي لويك كرامتي إنسان كرامة قوركي جاهكي منزلكي طبعا همو إنسانك سبحان الله هشتيكي بلاي يعني لكونا بقدر خوي خوشويزني بلايو ناوي إنسان خوي لهموشتي بلايو بيروستر طبيعي إنسان أو هاي نفسي خوي وكرامتي خوي وشخصتي خوي لهموشتي بلايو قرنكتر يعني ممكن إنسان
خوێنی خۆی دابنێ لە پێناوی کەرامەتی خۆیە. ممکنە ئینسان هەرچی مادەیە داینێ بەڵام کەرامەتی نەڕوژێ. سبحان الله لە کاتی گوناها ئەم کەرامەتی ئینسان یەتە خوارەوە. ئەفەرمە جاری وا هەیە سبحان الله بەهۆی ئەمەوە وردە کەرامەتەکەی نامێنێ، بەڵام چەندێ لە خوا نزیک بۆ کەرامەتی بەرزە بێتەوە، ئەبێتە کەسێکی متەقی، کەسێکی خواناز بەرز ئەبێتەوە، جار بەجار هێز پیا ئەکا. ئەفەرمێت تاوای لێت ناوی لە مەلەی عەلا باسە کرد. سبحان الله یعنی ئێستا هەمومان چەند جار ذکری خوا بکەین ناوی ئەڵڵاه بێنین، والله ئەوانە لە مەلەی عەلا ناومان ئەهێند، یەک ناومان ئەهێند. بیرکەرەوە یعنی هەندێک لە پیاوچاکانی گەورە لە دنیا و ئاخرەتە ناوەکانیان هەر باقیە، هەیە بەس لە ئاخرەتە، هەیە لە لەم دنیاش و لەو دنیاشە. سەیری پێغەمبەران کە عەلەیهیمو الصەلاة وەسەلام خوای گیان لە قورئان فەرمێ وەذکر عەبدەنا ئیبراهیم وإسحاق ويعقوب أولي الأيدي والأبصار إنا أخلصناهم بخالصة ذكر الدار. ئەلەم دنیایە ناومان هێشتونەتەوە ناو ئەتۆ سێرکە ئێمە بەردەوام ناوی ئەم پێغەمبەرانە چەند تەحیاتێ خوێندووە، هەموو جارێ سەڵەواتی لەسەر ئیبراهیم عەلەیهی سەلام داوە، ناوت هێناوە. یعنی ئێوە ڕەبتی نێوان ئێمە و ئیبراهیم عەلەیهی سەلام ڕەبتێکی زۆر قەویە. لەگەڵ ئولول عەزمە، لەگەڵ پێغەمبەر 25 پێغەمبەری قورئانە کە زوو ناویان ئەهێنین، جۆرێک لە ئولفەت لە بینمانە دروست بووە. لەناو هەموویانە بالذات غەیری پێغەمبەری خۆمان عەلەیهی الصەلاة وەسەلام ئیبراهیمە، چونکە ئێمە دائیمەن لە تەحیاتەکانمانە لە سەڵەواتەکانمانە ناوی ئیبراهیم ئەیانین، چونکە ڕەبتی ئێمە لەگەڵ ئیبراهیم عەلەیهی سەلام زۆر قەویە. هەر مناڵێکی بچووکی موسڵمانان وفاتەکە قبل البلوغ لەلای ئیبراهیم عەلەیهی سەلام پەروەردە بۆی ئەو ڕەبتە بەهێزە لە نێوان ئێمە و ئیبراهیم عەلەیهی سەلامە هەیە. دەی سیر کە وشەی ئیبراهیم چۆن گەشت ئەبێتەوە لە جیهانە بەسەکرێ، خوای گەورە چۆن ناوەکەی بە جوانی و پاکی هێشتێتەوە، لە قیامەتیش ئەو هەیە، لە لای خۆشی لە مەلەئول ئەعلا ئەو هەیە. ئەفەرمێ خصصناهم بخصيصة وهو الذكر الجميل الذين يذكرون به في هذه الدار. أألم دنيا بردوام خلق بباشا باسيانك يو تصور كان بويما أو أن دباسي إبراهيم عليه السلام أكين حتى آخر زمان جباسك أزان دعاء خويتي دعاء كان إبراهيم عليه السلام هم يجيرابوا يشجل دعاء كان واجعل لي لسان صدق في الآخرين. خواجان كلمة صدق جواني وشي رازقوي بو ناوي من به الله ولا سر آخرون لسر زماني خلق دي أو تاما وتو لبرنامو لا أيني بيروزي إسلامي شابر دوام إما أم صلوات أدن حتى مسلمان لسر زيب من الصلوات بو إبراهيم عليه السلام أروى سلامي شي بو أروى زانان أفرمون شون بيغمبري خومن عليه الصلاة والسلام خصيصية هي سيما تشنجر ألين اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه سلم لأنه كان ما نتشنجر السلام عليك أيها النبي أتشين بو عمره لبردم قبري بيروزيا أوستين السلام عليك يا رسول الله صلى الله عليه وآله وسلم. ملائكة بي أجين وجواب من أداته آية أما تايبتي بيغمبري خويا صلى الله عليه وآله وسلم يا تايبتي بيغمبراني تريشة بتايبتي إبراهيم عليه السلام زورق لزانا كان بيان أو هاي كان تايبتي همو بيغمبرانا كناوي إبراهيم أهين سلامي لكن جوابي سلامة كمان أداته بوي ألفتك تايبت لبين ما نهاية بهوي أو دعائك خوي كردوتي واجعل لي لسان صدق في الآخرين ووهبنا لهم من رحمتنا وجعلنا لهم لسان صدق عليا. خوي قرباسي بيغمبرانا عليهم الصلاة والسلام لرحمتي خومن إما هبمان كلو بيمان بخشيون زماني صدق رازقوي برز من بو أوان داناوا ورفعنا لك ذكرك باسي بيغمبري خومانك عليه الصلاة والسلام ناوا كمان برز راقرتوي دابا خوا ابن القيم أفرمي شوين كوتي بيغمبران عليهم الصلاة والسلام هاز كشوين ينبكوي بشيك لم علو برزي وناو هناني الدنيا وآخرتي دزجيرة بشيكي دزجيرة بي بشيك لمي بي أدري بوي إنسان بهوي طاعته لا يخوا زور برزبته بهوي أصيانه وزور نزبته. ئێمە هەر هەمومان دەورەمان درەوە بە کۆمەڵی عەسیان ڕۆژانە عەسیانەکان بەرزەکەینەوە لە بەردەم ڕەب العالەمینە شەرمەزارە بین تەوبەیەکی صادقانە ئەزان چەند نزیکمان ئەکاتەوە لە خوا جەلە جەلالوه. یعنی ئەو فەرمایشتەی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ ئەگەر کەسێکی چاک ڕووی کردە خوا و فەرمووی یا ڕەب
هۆ پەروەردگاری من خواجیان پێ ئەڵێ لەبەیک لەبەیک لە زمانی عەرەبیە لە لەبەینەوە هاتووە لەبا یعنی بەڵێ لەبەیکە نونەکە ڕۆشتووە ئیضافە کراوە یعنی دوو جار بەڵێ سبحان الله تۆ بڵێ یا ڕەب هۆ پەروەردگارە ئەو خوا عەزیمە تۆی خەلق کردووە پێت بڵێ دوو جار بەڵێ ئەی عەبدەکە ئەفەرمێ ئەگەر کەسەکە گوناهباری و زۆر تاوانبار بوو هاواری کرد یا ڕەب ئەفەرمێ خوای گەورە پێی ئەڵێ لەبەیکە وەسەعدەیکە دوو جار بەڵێ بۆ تۆ خۆشبەختی دوو جار بۆ تۆ ئەی عەبد ڕیوایەتێک هاتووە ئەگەرچی ڕیوایەتەکە ضعفێکی تایە و هەندێکیش ئەفەرمون مەوزوع ڕیوایەتەکە ئەفەرمێ هەموو بەیانیەک ئاسمانەکان یانە حوزوری خوا جەل جەلالوه داوا ئەکەن یا ئیلاهی ئەمرمان پێ بکە ئەها بەنی ئادەم ئەو هەموو نعمەتە جوانەی تۆ ئەبینێ و کوفرانە ئەکا ڕێمان بدە بە کاولیان کەین بەسەریانە بەرد ببارێنین پارچەی گەورە ببارێنین کێوەکان یەن شکاتەکەن خوایە بەن و ئادەم خراپە ئەکا ڕێگەمان بدە یا ئیلاهی بە تەبقکەین بەسەریانە خۆمان بدەین بەسەریانە زەوی هاوارەکە خوایە بە هەڵیان لوشم هەموو کەون بێزارە لە ئینسان لە گوناهەکانی ئەڵێ ڕەب العالەمین ڕویان تێ ئەکا ئەڵێ ئێوە دروستان کردوون ئەڵێ ناوەڵڵا پەروەردگارە خۆت خالقی هەموو شتێکی ئەفەرمێ لەو خەلەقتموهم لەڕەحمتموهم بەخوا ئەگەر ئێوە خەلقتان کردنایە ڕەحمتان پێ ئەکرد دەعونی وعیبادی لێگەڕێن ئێوە من و عەبدەکان بینی خۆمان حەل ئەکەین واللهی ئەویان تەوبەکە و بگەڕێتەوە تەوبەکەی لێ قبوڵ ئەکەم ئەوەشیان تەوبە نەکات و نەگەڕێتەوە ڕێی بۆ خۆشەکەم تا تەوبەکە ڕێی بۆ خۆشەکە دەی ئێمە لەناو ئەم ڕەحمەی خوایە جەل جەلالوه لەناو ئەم بەزەیە گەورەی خوایە چۆن خۆمان قوتارەکەین لەم هەموو گوناهەی کە دەورەی داوین ئینسان بیر کاتەوە بەس لە قسەی زیادی زمانی ئەزانی چەند زۆرە لە خەیاڵاتی چەند تووشی گوناه هەبێ لە ئیرادەی خراپ جارێکتر عەرزم کردوون ئیسرار لەسەر گوناه لە گوناه خراپترە ئینسان جاری وایە تووشی گوناهێکە بێ و ئیستیغفارەکە بەڵام ئەگەر لە دڵ تامایە و هەموو کاتێ ئیستیعدادە هەبوو گوناهەکە بکەیت و مصر بووی لەسەری ئەو گوناهەکە لێ کاتە کەبیرە با سەغیرەش بێ چونکە ئیسرار بە معنای ئەوە نییە بەردەوام بی لەسەر گوناهە سەغیرەکان معنای ئەوەیە لە دڵ تا مصر بی کە ئەو گوناهانە بکەیت ئامادە باشی تەواوەتیایە بۆ کردنی دەی تۆ بیرکەرەوە لەناو ئەم هەموو گوناهەی کەوا دەورەی داوی بژمێرە ئینتیهای نایە اعتراف کە لە بەردەم ڕەب العالەمینە خوای گیان من عەبدە گوناهکارەکەی تۆ هاتووم دەستم بگری هاتووم دڵم ڕاکێشی بۆ لایت خۆت لا حول ولا قوة إلا بالله هیچ حول و قوتێک نییە ئیلا بە تۆ نەبێ یا ئیلاهی فریام کەوە یا ئیلاهی ڕزگارم کە لەم قوڕاوە یا ئیلاهی ئەزانی ئەم پەیوەندیە لەگەڵ خوایە جەل جەلاوە تۆ چەند بەرزەکاتەوە چەند قوربە ئەکا لە خۆ چەند نزیکە ئەکاتەوە لەو والله جاری وا هەیە خەتوڕەیەکە بە دڵتایە خوای گەورە لەسەر جەم گوناهەکانت ئەبووری ئەوەندە ئەرحەم الراحیمینە بەرامبەر بە عەبدەکانی بەڵام ئەبێ ئەمە لەلای ئێمە مسلەم بێ ئەم کتێبە چێژێکی زۆر گەورەم لێ وەرگرتووە زۆر کتێبم خوێندوێتەوە هەمووی گەشببینیە بۆ ئینسانی ئیماندار بەڵام سەیری ئەم کتێبە ئەکەم هەموو ترساندنی موسڵمانانە چونکە ئینسان تەنها بە تەرغیب دروست نابێ بە تەرهیبش دروستە بێ ئەبێ بترسێ لە گوناه لێگەڕێ لە گوناه بڕیار بدە قەرار بدە لە ناخی خۆیە گوناهەکانی بژمێرە و یەکە هەوڵی چارەسەری بدە وەرە بەس هەوڵ بدە بۆ گوناهەکان چارەسەریان کە ئەگەر چارەسەریشی نەکرد تۆ بە مجاهید حسابی جیهادی نەفسێ کردووە ئەکبەر جیهادێ کردو ئەگەر هاتوو هەر وەعزت لێ هێنا گوێت نەدایە خەمت پێ نەخوارد ئەزانی وردە بچووک ئەبیتەوە تاوەکو هەوان على الله واد لێ فمن يهين الله فما له من مكرم هەچ کەس خوا ئیهانەی بکە بە حەیاتی بەڕێز نابێ تەواو ئەکەوی بۆیە چۆن ناوی پێغەمبەران لەم دنیا بەرزە بێتەوە والله ناوی ئێمەش ئەوە بەرزە بێتەوە تۆ تەسەور کە ئایا ذیکر تەنها بریتێ لە خودی ناوەکە یان دەرەجاتی کەسەکە جاریتر عەرزم کردوون هەر هەمومان ئێستا ئێمە بەڵام ئێوە ئەزانن هەموو ئەجرێکی ئیمامی شافیعی ئەو تێیە مشارەکە ئەکە ئەوە ذیکری عەلیە مەرج نییە وشەی ناوەکەت بێت
ئەزانی چەند عالمی گەورە هەیە لەم وڵاتی ئێمە کە خزمەتیان کردووە لەم ڕۆژانە وەزان ڕەمەزان بوو لەگەڵ حاجی باقیە مقابلەیەکمان کرد ئەو بڵاوتان کردەوە لەگەڵ حاجی باقیە مقابلەیەکمان کرد کێ فێری قورئانی کردی تەواو پیاوێکی پیری 90 ساڵە ناوی ئافرەتێکی هێنا عائیشە خان لە منطقەی تەوێڵە وتی ئەم ئافرەتە فێری قورئانی کردم کەس ناوی نەبیستو کەس نازانێت کێ دەی ئەم پیاوە هەتا کەلیمەی قورئانە خوێنێ تا لە ختمی قورئانە بەشداری ئەکا ئەم ختمە هەتا دەوامی ئەبێ ئەزانی چەند ئەجر وەرئەگرێ و ئافرەتە با ناویشی نەبێ ئەزان چەند کەسێ ئێستا ئێمە هەر هەومان لەسەر ئەم مصحەفە عوسمانیانە ئەخوێنینەوە باشە عوسمان تەهای خەطاب نووسیوێتی و ئەزانی چ ئەجرێ وەرەگرێ و ئێمە ناوەکەشی نازانین ئەزانی ئەو کەسێک کە تەبعی کردووە ئەزان چ ئێمە چ ئەجرێکی دەستگیر ئەبێ کە بۆی ئەڕوا کە بۆیە ماسە سعیدی نورسی کۆتا قسم لە خزمەتانە ئەفەرمێ کاری چاکە وەکو خۆر وایە خۆر ئەفەرمێ خۆر بەیانیان هەڵدێ هەموو خەڵکی بای خۆی سوودی لێ وەرەگرێ هەموو شتێ سوودی لێ وەرەگرێ دارێ درەختێ بەردێ سەر زەوی هەمووی ئیسفادەی خۆی لێەکە سبحان الله لە تیشکی خۆر هیچی کەم نابێتەوە ئەفەرمێ عەمەلی موسڵمانان ئەبەم شێوازەیە چونکە ئومەتی ئیسلامی هەمووی یەک گروپە یەک پارچەیە کە تۆ چاکەیەک ئەەکەی سبحان الله جاری ئەم چاکەی تۆ ئەبێتە خەیر و بەرەکەت بۆ ئەو شارە بۆ ئەو وڵاتە بۆ ئەو ئومەتە المؤمن كله خير هەموو شتێکی ئیماندار خەیر و بەرەکەتە بەسەر شوێنەکانەدا ئەبارێ المؤمن كالمطر أينما وقع نفع لەکوێ کەوتە سەر زەوی سوود ئەگەیەنێ وەکو باران ئاوهایە موسڵمان بۆیە ئێمەی ئیماندار بەتایبەتی لەم زەمەنە بەڕاستی پێویستمان بە حملەیەکی زۆر گەورە هەیە مجاهدەکەین لەگەڵ نەفسی خۆمانە بۆی لە مەعاسی دوورکەوینەوە بۆی لە گوناه دوورکەوینەوە ئەگەر یەک گوناهە کەم کردەوە دڵنیا بە هەنگاوی هەستانەوەی ئومەت زیادی کرد نزیک بوویەوە سەرکەوتنی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هەر گوناهێکت زیاد کرد دوور کەوتەوە سەرکەوتنی ئومەت ئێمە وا نەزانین حکمی خوا بەس بریتە لەوەی ئێمە هەموو خەڵک کۆکەین و حکمی خوا بەسەر تەطبیقکەین خۆت چەنێ حکمی خوا بەسەر خۆتە تەطبیق کردووە ڕۆژانەی خۆت چەنێ ئامادەی لەژێر حکمی خوایە بژی چ لە واجبە چ لە سنەتە چ لە مەکروهە چ لە حرامە چ لە مباحە لە هەر پێنج بابەتە ئەساسێکی ئوسولی فقهە کە ئەعمالی هەموو عیباد لە کاتی تەکلیفە ڕویان تێئەکە ئەلەم پێنجە تەجاوز ناکە هەر پێنجی ئەکاتە حکمی خوا بەسەر ئینسانە بەسەر کۆمەڵگا بەسەر مجتەمەعەکانە بەسەر هەموو ئومەتە جاری ئەبێ دەی وەرە چەندێک ئەمانت لە خۆتە جێبەجێ کرد بۆیە عەزیزانم ابن القیم ئەوێ بە زمانێکی تر پێمان بڵێ ئەگەر ئەتانەوێ بەسیرەتتان ببێ ئەگەر ئەتانەوێ نەفستان عەزیز و گەورە بێ ئەگەر ئەتانەوێ لە سجنی شەیطان ڕزگارتان ببێ ئەگەر ئەتانەوێ کەرامەتتان بەرز و پارێزراوە بێ خۆتان لە گوناهەکان بپارێزن تا لەعەلە ئەم دەستکەوتە گەورانەتان دەستکەوێ و ئەگەر بە پێچەوانەشەوە ئەگەر هاتو خۆتان بینیەوە کوێرایی چاوی دڵتان هاتبوو نەتان ئەبینی نەفستان بچوو بووبوویەوە لە سجنی شێطانە خۆتان بینیەوە کەرامەتی گەورەی خۆتان هەستان کرد بەرەو داڕمان ئەڕوا دڵنیا بن هۆکارەکەی بریتێ لە گوناه تەوبەکەن و بگەڕێنەوە لای خوای گیان ئێمەی گوناهباری خەجاڵەتبار لە خزمەت ئەم دەرسە پیرۆزە و لەم ڕۆژە مبارەکە هاتوونێتە خزمەتت یا ئیلاهی دەستی زەلیلی بۆ تۆ بەرزەکەینەوە دڵی زەلیلیمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە خوای هەر گوناهێک کردومانە بە ئاشکرا عەفومان کە هەر گوناهێک کردومانەوە پەنهان عەفومان کە یا ربی خوای لە گوناهی دەستمان ببورە لە گوناهی چاومان ببورە لە گوناهی دەم و زمانمان ببورە لە گوناهی گوێکانمان ببورە پەروەردگارە لە گوناهی قاچەکانمان ببورە لە گوناهی دڵمان ببورە لە گوناهی داوێن و عەورەتمان ببورە خوای ئەگرینی پەنا ئەگرین بە تۆ لە شیرکێک کە کردبێتمان و زانی بێتمان داوای لێ خۆشبوون لە تۆ ئەکەین شیرکێک کە کردبێتمان و نەمان زانی بێ پەروەردگارە ئێمە بە زمانی پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم داوا لە تۆ ئەکەین هانا بۆ تۆ ئەهێنین خوای هەر چاکەیە لە هەموو عمریا ئەو خۆشەویستەمان داوای لێ کردووی خوای ئێمە گوناهباریش داوای لێ ئەکەین و پێمان عەتاکە یا ربی خوایە هەر خراپەی ئەو خۆشەویستەمان لە هەموو عمریا پەنای پێگرتووی ئێمەش پەناءت پێ ئەگرین و پەنامان بدە خوای گیان سپاردە لای تۆ زایە نابێ و خۆمان و ئیمان و دین و ئەخلاق و ڕەوشت و تاعەتەکانمان سپاردەی تۆ کرد یا رب العالمین یا ربی خوای پارێزراومان کە خۆمان ماڵ و مناڵمان
خزم و کەس و کارمان دەور و بەرمان وڵات و شارمان ئومەتی پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم هەوما سپاردەی تۆ کرد بمان پارێزە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببوورە، خوایە گیان لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە، لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵەکانمان ببوورە. پەروەردگارە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لە گوناهی مردوەکانمان ببوورە، خوایە لە گوناهی مردوەکانمان ببوورە، خوایە لە گوناهی مردوەکانمان ببوورە. یا ربی خوای گیان ئەو مردوانەی کەس نییە دوعای خەیریان بۆ بکە و ئێمە لێرەوە دەستی زەلیلی بۆ تۆ بەرزەکەینەوە، خوای لە گوناهیان ببوورە. خوای یەک کەس لەم ئومەتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بە عەذابی قەبرەوە مەهێڵڕەوە یا ئەکرەم الئەکرەمین. خوای ئێمە هەمومان فەقیر، تۆ زۆر دەوڵەمەند، پەروەردگارە تۆ دەوڵەمەندێکی کەریم، هەر کەس تەقە لە دەرگات بدا دەست بە ڕوویەوە نانی، دەست بە ڕووی ئێمە گوناهباری شەو منێ یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت هەر گرفتێکمان هەیە بۆمان چارەسەرکە، ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە، ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتاکە، ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە، ئەومان کێشە و گرفتێکی خوایە بۆی چارەسەرکە، ئەومان ئاژاوە لە ماڵەتی مەیهێڵە هێمنمان کەرەوە لەگەڵ یەکترا، بەرەکەت بخەرە ناو ماڵەکانمان، ئارامی بەسەر دڵمانە ببارێنە، ئارامی بەسەر ماڵمانە ببارێنە، ئارامی بەسەر شارمانە ببارێنە، ئارامی بەسەر وڵات و نیشتمانمانە ببارێنە. خوای ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە، ئەومان قەرزارە، پەروەردگارە قەرزی سەرشانی سووکە، پەروەردگارە داوات لێ ئەکەین لەسەر جەم موسڵمانان ببوورە، خوایە بەسەر جەم فکرەکانەوە لێمان ببوورە، تو گەورەی خۆش شەیطان مەخەرە نێوانمان، یا ئیلاهی عەفومان کە بەزەی بەسەرمانە ببارێنە، لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین. هەڵەمان زۆرە بەرامبەر بە یەکتری، خوایە هانامان بۆ تۆ هێناوە، دڵەکان لە بەینی پەنجەکانی تۆیان، خوایە دڵی ئەم ئومەتەیەک خەیا ئەکرەم الئەکرەمین، یەک ماڵمان کە، یەک دڵمان کە، یەک هێزمان کە، هەڵمان سێنەرەوە بەرامبەر بە حەضارەتی کوفر، پەروەردگارە حەضارەتی ئیسلامیمان بۆ بگێڕەرەوە، سەربەرزمان کە، دامان مەزرێنە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای گیان بەرەکەتی خۆت بەسەر ڕزق و ڕۆزیمانە ببارێنە، بەسەر کاتمانە ببارێنە، بەسەر ژیانمانە ببارێنە، عومرمان پڕکە لە خەیر و بەرەکەت یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای گیان بە ڕەحمەت و کەڕەمی خۆت بەزەیی خۆت خوایە بەرەکەت بەسەر ئەم ڕێکخراوە ببارێنە، کارەکانی پڕخەیر کە، خوای گیان ئەم گەنج و لاوانەی لێرە ئیشەکەن هیدایەتیان زیاد کە، پەروەردگارە و خۆشەویستانەی گوێمان لێ ئەگرن، سەربەرزی دنیا و ئاخرەتیان کە، خوای گیان لە لای خۆت ناویان بێنە یا ئەکرەم الئەکرەمین، یەک یەک ذیکریان کە لە لای خۆت یا ئەکرەم الئەکرەمین، لە ئەولیا و صالحین ناوەکانیان تۆمار کە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای گیان ئێمە بەدڵ هاتینە خزمەتە، سڵاوی ئەم مەجلیسی ئێمە بگەینە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم، خوای یەک ناومان لە خزمەتیا بێنە، پەروەردگارە بمان گێڕە لەو عەبدانەی کە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم دڵیان پێخۆشەکە، مەمان گێڕە لەو کەسانەی کە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم لیان عاجزە، خوایە بەرەکەت بەسەرمانە ببارێنە، ڕەحمەت بەسەرمانە ببارێنە، ئاشتی بەسەرمانە ببارێنە، هێمنی بەسەرمانە ببارێنە، ڕزقی حەڵاڵ بەسەرمانە ببارێنە. یا ربی خوای صحت و لەشساغی بەسەرمانە ببارێنە، پەروەردگارە چۆن نعمەتەکانە پێبەخشیون بۆمان تەواو کە، بۆمان کامل کە هەتا ئەخیری ژیانمان، پەروەردگارە چاوی جوانت پێ عەتا کردین، خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت هێز و پرتەو بخەرە ناو چاومانەوە، ناو گوێ و بیستنمانەوە، ناو هەستەکانمانەوە، ناو هێزمانەوە، هەتا ئەو کاتەی ئەم ژیانە بەجێ ئێڵین یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان نیعمەتەکانمان لێ مەگرەرەوە، نیعمەتەکانمان لێ مەشارەوە، بەهۆی گوناه و عصیانمانەوە، پەروەردگارە عقوبەمان مەدە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە پەنا ئەگرین بە تۆ لە گوناه، خوایە پەنا ئەگرین بە تۆ لە گوناه، خوایە پشت و پەنامان هەر تۆی یا ئیلاهی، بمان پارێزە لە گوناهەکان، خوایە لە سجنی شەیطان ڕزگارمان کە، لە بێکەرامەتی نەفسمان ڕزگارمان کە، تو گەورەی خۆت زاڵمان کە بەسەر شەیطانەکانمانە، زاڵمان کە بەسەر نەفسمانە یا ئەکرەم الئەکرەمین، زاڵمان کە بەسەر شەهەواتەکانمانە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە عاقبەتمان پڕخێر کە، لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ، لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ، بە ئومەتی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم قبوڵمان کە. خوای گیان ئەم عەبدانەی لەم شوێنە گەرما کۆبوونەتەوە، بەخوا پەروەردگارە بەس لەبەر خاتی تۆ هاتوون، کەلیماتی من نەیهێناونەتە ئێرە، ئەوە هێزی ڕۆحی ابن القەییم لێرە کۆی کردوونەتەوە، یا ئیلاهی لەبەر خاتی تۆ هاتوون، بێبەشیان مەکە یا ئەکرەم الئەکرەمین، هەمومان لەژێر سایەی ئەم کتێبە ڕزگار کە لە گوناهەکان یا ئەکرەم الئەکرەمین، خوایە ڕزگارمان کە لە گوناهەکان یا ئەکرەم الئەکرەمین، خوایە ڕزگارمان کە لە گوناهەکان یا ئەکرەم الئەکرەمین. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.